لسر في مجاري ولجهه دانانا بري بنياتي جهه جاي آري أحمد قادر ريبه بري گشتیا آو آفریجن هرما کردستان جه حولی رد پرسم هجا آری تو گلک بخیراتی کردستان 24 اف پروژه مزن گرینگترین و پیوسترین استراتژیکی آوه لحولی را پایتخت پیروز بیتن هوا چه هی در حقیقی پروژه بیژن یا افروکیا سرک وزیران مسرور بارزانی و حولی را پایتخت برای بنیاتی دانایی کود بیت پروژه که قرطال کره حولی را پایتخت جه روی کیمیا آوه صدیسات کیمیا آوه چاره سر دکتن بو کشتوکال هر وها بورا کشانا گشتیارین زیده ترجیدی رولا که گلک گرنگ بگیرید. بله. سرتا زور سپاس. لیروا سپاسی خوان دگینا برای جنابی سروش حکومت رئیس مسئول بارزانی با اویکوا با پروژه با شهری هولیر. پیروزبایی ل حولاتیانی شهری هولیر دکین. پیروزبایی ل خوان دکین. با دانانی بردی بناغی او پروژه گرینگا کل دهاتو چی نزیک لنیوان 12 تا 14 مانجید که 16 آبی شهری هولیر لری او پروژه دابین دکریتن و چشو گرفتکانی او شوینانی که و بردوام بیرو چشکانی بیری ریبو چهار سر دکریتن. بشین جدانه اف پروژه که گلک مزنی استراتژیه آویج زیب چوکتینی تنها و حولی را پایتخت پروژه که پیوست و بگرینگ ترین گهده دیدن. هم دشین بجین حتی 14 ویدی 106 یا گرکن جداین حولرین که نسر جدا 120 105 و حتی بحر که بنسلاوا و پیرزین ایدی اف نافچه به آف نامینن و کشه آویل وانجها به تمامی صدیسات دیچاره سر بیت. بله. بدلنیایی و پروژه فریاگوزاری خیره گندنی آب با شهری هولیر پروژه که کتوانای 20,000 متر سیزای هیا دکاج میرک که دکار روزانه 480,000 متر سیزا. هر زانیاری تن هر سه پروژه کانی افرازی کو 13,200 متر سیزای هیا دکاج میرک. یعنی دکا او پروژه هندو نیوی یعنی تطانی برینیزی دو هندی او سه پروژه. تارگتی او شونانی که آوی بود دابین دکرد لری او پروژه استاکل دجاج زیب ذکر ده او گرکانی که دکیویت نیوان هردو شقامی 150 و 120 و دروی 150 و باشه چی دروی جوری 120 و تایبتی او شونانی که واتاکو استاکا دابین کردنی او لری بیرکانه هروها منطقەکانی یان برین ناحیەکان و قەزایەکانی وەکو دارەتوو بنەسراوە کەزنەزان شاوێز پیرزین بەحەرکە عنکاوە و هەروە سێبیرانیش ئاوی لەو لەڕێی ئەو پرۆژەیە بۆ دابین دەکرێتن و ئەو پرۆژەیە لەڕێی وەرگرتنی ئاو لە سەرچاوی لە زەی گەورە لەڕێی ئینتێکێک و دواتر کە ئینتێکەکە لە منطقەی یان برین لە گوندی کەورگۆسکە دواتر او دەگوازێتەوە بۆ محەتەی چارەسەرکردن کە لە نزیک گوندی گاینزە دوات طبعاً بە دوو هێلی 1600 ملیمی دواتریش لە ڕێی دوو هێلی 1500 متری ئاو دەگوازێتەوە بۆ ئەو شوێنەی کەلی ڕاوەستانی کە محەتەی تەوزیعی ڕئیسیە کە 100,000 متر سێجە ئاو عەمبار دەکا و دەتوانێت ئاو بنێریتن بۆ شاری هەولێر لە ڕێی 4 هێڵ کە دوو هێلیان 1200 ملیمە دوو هێلیشان 800 ملیمە لو هێڵانی کە داخلی شاری هەولێر دەبێت لە 150 و 120 متری شقامی 120 متری چەندین هێڵی تکەی بە تیرەی جیاواز لێ دەبێتەوە و دواتریش هەلەگە ئەو پرۆژێش 280 کیلومتر بۆڕی تیرەی 160 ملیمی و 225 ملیمی و 250 ملیمی بۆ گەیاندنی بە تۆڕی ئاوی گەڕەکەکان ئەو شوێنانی کە باسمان کرد. زۆر باشە. کاک ئاری ئێستا هەمومان دەزانین ینی گرنگی ئاو چەندە لە بۆ وڵاتێک بە تایبەتی ئاو سامانێکی نیشتیمانی زۆر گرنگە ینی ئەگە ئاو نەبێ کوژ دروست دەبێت کشت و کاڵ نامینێ گیانەوەر نامینێ ئیتر قەیران دەستی پێ دەکات یەک لە دوای یەک ئیتر ئەمە بە تەواوکردنی ئەم پرۆژە گرنگە استراتیژیەی کە زۆر پێویستە لە بۆ هەولێری پایتەخت سەرۆک وەزیران خۆی ئاماژەی بەوە کرد کە بە تەواوکردنی ئەم پرۆژەیە بە سەدان بیر لە هەولێری پایتەخت دادەخرێن ئایا ئێستا لە هەولێری پایتەخت چەند بیر هەن چەندیان ئاوی تێدا ماوە وشک نەبووە کە کاریان پێدەکردێ و بە تەواوبوونی ئەم پرۆژە گرنگە چەند بیر قەپات دەکرێن ئیتر کاری پێ ناکرێ یعنی دەبێتە هۆی پاراستنی ئاوی ژێرزەوی
بەتاکیت ئەو پرۆژەیە مالتی فانکشنە چەند تارگێتێکی هەیە یەکەمیان چارەسەرکردنی کێشە و گرفتی ئەو گەڕەکانەوە ئەو قەزا و نەحیانەی کە دەکەوێتە سنووری بەڕێوەبەراتی ئاوی هەولێر هەروەها و بە تایبەتی ئەو شوێنانی کەوا لە ڕێی بیرەکان ئایم بۆ دابین دەکرێت بۆ زانیاریتان 1400 بیر لە سنووری بەڕێوەبەراتی ئاوی هەولێر هەیە بۆ ئەوەی کە ئاو بۆ هاوڵاتیان دابین کاتن بە شێوەی لۆ ماوەی 3 ساڵ تا 4 ساڵ تارگێتمان ئەوەیە کە نزیکی 1200 بیر لەو بیرانە دابخرێن یان ستان بای بگرێن دانەخرێن بەرکو وەکو احتیاط بمێنێتەوە بەوەش دەبێتە هۆکاری پاراستنی ئاوی ژێرزەوی یعنی ئەو پرۆژەیە لەگەر ئەوەی کەەوە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان چارەسەر دەکات بۆ شوێنانێکە ئاوادان کرایتەوە هەروها دەبیتە داخستنی ژمارەیەکی زۆر لەو بیرانەی ناوشاری هەولێر هەیە هەروها ئەو پرۆژە یارمەتی دەردەبیتن بۆ ئاوادانکردنەوەی زیاتری ئەو شوێنانی کەەوە تاکو ئێستا ئاوادان نەکرایتەوە بۆ وەکو ئەو شوێنانی کە باسمە کرد لە نێو هەردوو شەقامی 120 و 150 چونکە منتیقێکی زۆر هەیە بە حکمیان بە هۆکاری خراپی ئاوی ژێرزەوی نەتوانرا تاکو ئێستا کە ئاوادانی بگەێنرێتێ خۆ دەزان ئاو یەکەم خزمەت گوزاریە کە پێویستە بگاتە هەموو شوێنێک بۆ ئەوەی کەەوە بتانی ئاوادانی لێ پەیدا بیتن و بە دڵنیایی و یەکێک لەو شوێنانێکەوە چەندین ساڵە گرفتی هەبووە و کێشەی زۆری هەبووە و زۆر باس کرایە منتیقی هەشتی حەسارۆکە کەەوە هێڵێکی سەرەکی بە ناوەندی ئەو بۆ زاویاندا دەڕواتن و چەندی شوێنی کەش کە تاکو ئێستاکە چارەسەر نەبووە و پێویستی بە ئاوادانکردنەوە یان پێویستی بە تۆڕەکانی ئاوەیە لەگەڵ پرۆژێ چارەسەر دەبێتن باشە کاکاری لێرەدا دیار دەبێت کە ئەم پرۆژەیە بریتە لە 2 ویزگەی پاڵاوتنی ئاو ینی گریمان ئەگەر بڵێن یەکێک لەم ویزگانە لە کار بکەوێ تەسیری دەبێت لەسەر ویزگەی تر ئەویش لە کار دەکەوێت و کێشەی کەم ئاوی دیسە دروست ئەبێ بەڵێ پرۆژەکە وا دیزاین کرایە کەەوە ئینتێکەکە بەران ئینتێکەکە دوو بەشی ئاوەرگرە ینی کاتێک ئەگەیەکە چاڕاوەستی ئەویت کەرتانی کار بکاتن و هێڵەکانی گواستنەوە تاکو دەگاتە ناو شاری هەولێریش دوو هێڵە ینی دوو هێڵی 1600 ملیمی لە نێوان ئینتێک تاکو دەگاتە محەتەی معالەزا یان وێزگەی پاڵاوتن لە منتیقەی گاینز پرۆژەکەش لە ناو یەک سیاج وا دەندرایە یان وا دروستکرایە کەوا دوو پرۆژە بیتن تەواو جوایز بەران هاوتەری یەکدری دەڕۆن کاتێک ئەگە بەشێکیان کێشەی هەبیتن بە دڵنیایی و بەشەکەیت کە کار دەکاتن هەتا هێڵی کارە باش کە هاتیە بۆ پرۆژەکە لەڕێی دوو هێڵ هاتیە ڕاستە یەک بورج هاتیە یان یەک تاوەر هاتیە ڕێز تاوەر هاتیە بەران دوو هێڵی کارەبای هەیە وا دیزاین کرایە کەەوە پرۆژەکە 150 دائیمەن ئەگەر کێشەک هەبیت لە 150 کە کار بکاتن ئەو هێڵێکەوە لە محەتەی معالەزایان لە وێزگەی چارەسەرکردن تاکو دەگاتە منتیقەی یان برێ ئەو شوێنێکە لێ ڕاوستینەکە پێی دەنێ وێزگەی دابشکردنی سەرەکی ئەویش بە دوو هێڵی 1500 هاتیە وا دیزاین کرایە پرۆژەکە دائیمەن احتیاتی تێدا بیتن و بێزگە لە توانایەکانی خۆی ئەو پرۆژە کە 200,000 مترە توانای ئەوەشی هەیە کە بتانی 24,000 متریش بنێریتن لە کاتی پێویست بۆ ناو شاری هەولێر زۆر باشە کاکاری پرسیاری کوتایم بە ئەمە بێ سەرۆک وەزیران باسی لە دوو پرۆژەی تریشی کرد ئەویش پرۆژەی ئاوی قۆشتەپە کە پرۆژەیەکی ترە لە قۆشتەپە و لە بوگوندەکانی دەوری بەردادان جگەلەوەی بە زووترین کات بە کارخستنی پرۆژەی ریسایکلی ئاو ئەم دوو پرۆژانش ئەگەر زانیاریمان پێ بدەیت کەی دەستی پێ دەکرێ و دەکرێت ئەمانە چه سوودێکی لە بۆ هەولێر و دەوری بەری هەبێ و بە تایبەتی ئەم پرۆژەی دیکە کە ریسایکلی ئاوە زۆر گرنگە لە بۆ هەولێری پایتەخت بە تایبەتی لە بۆ کشتوخە بەڵێ هەردوو پرۆژە کە جەنابی سەرۆکی حکوومەت باسی کرد پرۆژە ئاوی قوشتەپە کە ئێستاکەوە خەڵکین ئەویش لەگەر کۆمپانیایەک وەریگرێتن و ئیحالەی بکرێتن پرۆژەیەکی زۆر گرنگە بە حکمی ئەوە ئێستا کە قوڵترین بیرەکانی شاری هەولێر و هەرێمی کوردستان و عێراق لە منتیقەی قوشتەپەیە کە بیرەکانی گەیشتە نێزیکی 700 متر و منتیقەی قوشتەپەش بۆی ناسراوەکەوە ئاستی ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی یەکجار زۆر دابەزیە و دەوروبەرەکەشی زۆر منتیقە هەیە بیریش دەدرێتن هەر ئاوی تێدانی هەتا 400 و 500 متر و گوندێکی زۆر هەیە زیاتر 6 گوند هەیە بێزگەلەوەی ناحی بیستانە هەیە منتیقەی قوشتەپە و ئەو منتیقە تقریبا بەهۆی ئەوەی کەوا کێشەی کەم ئاوی هەیە و بیرەکانی زۆر خراپە تاکو ئێستا کە ئاوادانکردنەوەی ئەو منتیقەیەش بە شێوەیەک لە شێوەکان ڕاوەستایە ئەو پرۆژێش لە ماوەیەکی نزیک ئەلان دەکرێتن وەکو جەنابیان باسی کرد بەردی بناغەی ئەو پرۆژێ ئینشاڵڵا لە ماوەی ناگاتە مانگێک ئەویش دادەندرێتن بابەتی دووەم بابەتی ڕیسایکلکردنەوەی ئاوی هەولێرە کە لە ڕێی قەرزی ژاپۆنی وا بڕیارە لە ماوەیەکی نێزیک دەستە بواری تەندەرینگ قەرزەکە لە نێوان لەلایەن وڵاتی یابانەوە بە شێوەی قەرزی درێژخایەن دابینکرایە بۆ عێراق و مزەکەرەی تەفاهم هەیە
و دیزایانی پرۆژەکە بە تەواو بووە و لە ماوەی نزیک دەستە پرۆسی تەندەری ئەو پرۆژەیەگە تەواو بیتن دەتوانین برین بەشێکی زۆری ئەو ئاوەی شاری هەولێر کە دائیمەن ئەو کەمی ئاوەی دێتە شار نێزییکی 170 بە شێوەی ئاوەڕۆ دێتەوە ناو تۆڕەکانی ئاوەڕۆ دەتواندرێتن ئاوەڕۆی هەموو ماڵەکان چ ئاوەڕۆی قورسی توالێتەکانە چە ئاوەڕۆی دەستشۆرەکان و حمامەکانە وەردەگیرێتن بە شێوەیەکی ڕاستەوخۆەوە بە سیستەمێش کە پێدرێن سیستەمی سیوەرج وەردەگیرێتن و وەردەگەندرێتە محەتەک لەو محەتەیە بە جێرەی ستەندەرە جیهانیەکان ئاوەکە خاوێن دەکرێتەوە و دەپاڵێورێتن و تا دەگەندرێتە ستەندەرە کە بتانرێتن لە بۆ بابەتی سەوزایی بۆ بابەتی سناعی بۆ زۆر بابەتی کە بەکاربێت تەنها لەوانێ بۆ بابەتی خواردنەوە بەکارگنێتن ئەوەش وەردەکاتن چەند جارێک ئەو ئاوە بتانێت ڕیسایکل بکرێتەوە بۆ وێستمان یان ئەو بڕە ئاوی کە دەدرێتە سەوزاییەکان لە ناو شاری هەولێر یان بۆ سەوزاییکردن بەکاردێتن یان ئەو جوتیارانی کە لە دەوروبەری ئەو محەتەینە یان لە هەر شوێنێشکان دەتوانن ئەو ئاوە بەکاربینن و بەهدر نەچیتن بە شێوەیەکی ڕاستەوە. ئەمە زۆر بابەتێکی گرنگ بۆ هێژە ئاری ئەحمەد قادر ڕێبەبەری گشتی ئاو و ئاڕێژان لە هەرێما کوردستانی گەلەک سپاس بووتە تو هەر هەبی دیسان پیرۆزە لە هەموو هەولێری و کوردستانیەکان.